بەغداد وەرێم لەسەر جێگی کنێزێکی باش لە ناوچەکانی مادەی 140 ڕێکەوتن. ئەمڕۆ یەکشەممە لیژنەی باڵای ئەمنیە هەڵبژاردننی عێراق سەردانی هەرێمی کوردستانی کردو لەگەڵ شاندەی ئەمنی هەرێم کۆبووە. لە کۆبوونەوەکەدا لەبارەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان گفتوگۆیان کرد. لیوا تارق ئەحمەد بەڕێوەبەری گشتی پۆلیسی هەرێمی کوردستان دوای کۆبوونەوەکە لە میانی کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند ئەمڕۆ لیژنەیەکی ئەمنی بەغداد سەردانی هەرێمی کوردستانی کردو. کۆبوونەوەیەک با ئامادەبوونی ڕێبەر ئەحمەد وەزیری ناوخۆ بەڕێوەچوو. لا کۆبوونەوەکەدا باس لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق کرا. هەرچەندە بەگشتی هەرێمی کوردستان لەو هەڵبژاردنەدا بەشدار نییە، بەڵام کەرکووک و مووسڵ بۆ ئێمە گرینگە. ئاماژەی بەوەش کرد پەنابەران لە هەرێمی کوردستان لە ڕۆژی 16 مانگا لەگەڵ دەنگدانی تایبەتی دەنگی خۆیان دەدەن. ڕێکەوتنێکی باش کراوە لەگەڵ لێژنەی باڵای ئەمنی هەڵبژاردننی عێراق کە چۆن بتوانرێت لا بنکەکانی دەنگدان لە ناوچەی 140 هێزیا و بەشە بێت لە نێوان هێزی عێراقی و هێزی هەرێمی کوردستان. وا بەرنامەیەکی زۆر باشدانراوە بۆ پاراستنی بنکەکانی دەنگدان. بڕیارە 18 مانگا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە عێراق بەڕێوە بچێت و لە دوای ساڵی 2005ەوە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق لە کەرکووک ئەنجام نەدراوە.